هیچ کەس بە ئاسانی پێناگا و فێری ژیانکردن نابێ. ئەوانەی بەهێز و پێگەیشتون بە ئاسانی نەگەیشتون. گوتی بڕۆ مەکتەبێ ئەو مەکتەب لەوێ کرایەوە گوتم ناچم گچکە بوو. بانجی چیژێکی جیرانمانی کرد کە بابی لەگەر باپیرم ئامۆزایە. پێت خۆشە خەڵک لە کام بواردە زیاتر مامۆستا ئوسامە بناسێت؟ وەڵا نواندن. بیری دەکەی؟ زۆر کەم شەوەیە لە خەوی نەبینم. پێگەی کورد چۆن دەبینی لە عێراق لەنێو پەرلەمانی عێراق؟ ڕۆژ لە ڕۆژ بەغدا بە قووەت دەبێت. تەمبەرخانە بەشەکە لە فەیسبووکەکەتان. دەمێ بزانم ئەو بابەتە دەکرێتە دراما یان پرۆژەیەکە؟ هەر ئەگە دەرهێنەرێک بێوێ بیکاتە پرۆژە چوونەری دەتوانین مسەلسەلەکی زۆر باشی لێ دروستکووە. خۆشم ئەگەر بیکەم دەتوانم. وەتی هینام تەماشا خێزاندووەبی بە من باوەڕ کرد گوتم دوکۆرک و باوەڕ نەکەم. ئەتوو گریای ئەو داوا لێ بردن دەکەم. گوتم خۆ کەس لە سەقەبران نارێ ئەگەر بت با دەرێ لەوانەیە چاپای. چیرۆکی من چوارشەممە کاتژمێر 9.